يعني باش خير بی بەیانیتان باش سەرەتا حەزەکەم دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەم بابەتە گرنگەی و ئێوە هەڵتان بژاردووە. زۆربەی خێزانەکان پێویستیان بە وشیاریە، زۆربەی دایک و باوکان نازانن چەند مەترسی چەند شتێکی بچووک هەیە کە ئێمە وەک ڕۆتین بەکاری دێنین لەسەر مناڵەکان. درستە. جارۆکە وتمان فیلم کارتۆنەکان زۆرن، جۆریان زۆرە، زۆر کات بەسەرمانە تێپەڕێت، ینی ئاگەمان لێن یا منداڵە تەماشای چ فیلم کارتۆنێکە جاگە سەرەتا بە شەیەکی گشتی ئێمە قسەیەکی لەسەرکەین ئەخۆ کاریگەری ئەبێت لەسەر لایانی دەرونی منداڵ و هەروەها مامەڵەکردنی ئەو منداڵە. مناڵ بە تەبیعەت خۆی وەک تەکوینی دەماغی وەک ئسپۆنج وایە شت وەرەگرێ، شت زووتر وەرەگرێ لە باڵغ. ئێمە کە ئەلەی مناڵ یعنی شتێکی پیۆر درستە طبیعەیە هەموو شتێ وەرەگرێ. ئەنجا لەسەر ئێمە ئەمێنێ کە وەک دایک و باوکێ چی بشانێ دەین و چی ئەدەینێ. کاریگەری زۆر هەیە، فیلمی هەرچی شتێک لە تەلەڤیزیۆن لە شاشە لە مۆبایل ببینێ کاریگەری هەیە بە دڵنیاییەوە، هەرچی شتێ لە واقعش ببینێ هەر کاریگەری هەیە. ئەنجا ئێمە ئەمڕۆ تەرکیزەکەینە سەر بابەتی ئەنیمێشن و ئەفلامی کارتۆن و پاپای بە قەڵی خۆمان بەعامی ئەوە کاریگەریە زۆری هەیە. حەزەکەم دایک و باوکان هۆشیار بن بۆی بزانن چی هەڵەبژێرن بۆ مناڵەکانیان. زۆر باش. زۆر جار ئێمە بینین کە مناڵەکان کاتێک سەری فیلم کارتۆنێکن ئەچن لاسایی ئەو فیلم کارتۆناکەنەوە، هەر لاسایی ئەکەنەوە بۆ شەوێ. ئایا ئەم لاساییکردنەوەیە یعنی چۆنە ئەتوانێت ڕەفتاری مناڵەکە بگۆڕێ بە شێوەیەک بە بیرکردنەوەی ئەرێنی و نەرێنی تێک بدا بە شێوە لە شێوەکان؟ بەتەکید زۆر تەئسیری لێەکە. مناڵ بە تەبیعەت خۆی حەزی بە تەقلیدە. ئەنجا ئەم دروستکراوانەی ئەنیمێشن و ئەم ئەفلام کارتۆنانی وا دروستێکن ئیستا لەم وەزعی ئێمە لەم چەند ساڵە بە شێوەیەکی زۆر خراپ دروستکراوە. هەمانە هی باش بەڵام زۆر کەمە. سێهی باش کە وەک چۆن ساراخان ئاماژەی پێکرد کە مناڵ سێر ئەفلام کارتۆنێ هادئەکە ڕەنگەکانی خۆش بێهین خۆشی هادە ئەوە بێ کە سێ پاپای و ئەفلام کارتۆن و ئەنیمێشنی توندوتیژیەکە وەرێگرێلی هەموو شتێ تەقلیدەکە. نابینی مناڵمان هەبووە هینێ شتێک کردوتە قەت خۆی و ڕای کردووە لێ من سوپەرمانم من هینە ئەوان وەک قدوەیە وەرێگرن. کاریگەری زۆر نێگەتیڤی هەیە، ئیساتوان بڵێم لە سەدها 90 نێگەتیڤە ئەوانی وا سێرێکن، لە سەدها 10 تەعلیمیمان هەیە، شتی پۆزیتیڤمان هەیە، ئەوەش ئەبێ ئەستەغلالکەین بۆی فێریانکەین پێی. ئێستا لە ناو ماڵەکانمان دایک و باوکان چی ئەکەن کە ئەو شاشەیە ئەدەنە دەست مناڵ یان بەجێ هێلن لە پێش شاشەکان، سێر ئەوە ناکەن کە ئەم مناڵە چی ڕوو ئەدا لەنا ئەو شاشەیە. ئەوە بۆی هەیە دینی بگۆڕێ، بۆی هەیە عەقیدەتی بگۆڕێ، بۆی هەیە مناڵ کە سێرەکە فێر ئیلحاد دەبێ، قەناعەت دروست دەکا. تەقلیدکردنەوە یعنی چی؟ یعنی من ئەبمە ئەو شتە لا ئیرادیەن، یعنی مناڵەکە هەست ناکە، ئەو هەست ناکە کە ئەو تەقەموسی ئەو شەخصیەتەی کردووە. چی ببینێ هەستەکە خۆیەتی. مناڵ هەیە من مناڵم بینیوە لەم چەند ساڵە وەک یابانی ڕەفتاری کردووە، قسەکردن و یعنی زمانیانیش وەرەگرێ، بەرمەجە ئەکرێ بە تەواوەتی. درستە. کەواتە کاریگەری تەنانەت لە زمانیش ئەکات، یعنی بەشێکی زۆر لەو فیلم کارتۆنانەی کە هەن لە ئێستایە کەمیان دۆبلاژ ینی سێری دۆبلاژەکان بکرێت، ڕاستەخۆ سێری ئەوواکەین کە بۆ زمانی دروست کراوە. جا بەشێکی زۆر لە ئەنیمەکان یابانین، بەشێکی زۆر لە فیلم کارتۆن ئەنیمێشنەکانیش بە زمانی ئینگلیزیە. توانین بڵێن کە کاریگەری لە زمانی دایک ئەکات؟ بەتەکید کاریگەریە زۆرەکە، یعنی مناڵەکە دەماغ ئێمە چونکە دەماغم بخەن ئێستا دەماغی مناڵ وایە بەرمەجە ئەکرێ لە خلال 20 تا 21 ڕۆژ سێر ئەو شتانە بکە وەرێگرێ بە تەواوەتی. دەماغی مناڵ هەیە چووەتە ناو ئەو شەخصیەتە هەست ناکە بە واقع خۆی، یعنی کە قساکە و تەسەڕوفاتەکە دایک و باوکی ئەبینێ. ئەکیدم لە زۆربەی دایک و باوکان ئەبینن کە ئەو مناڵە ڕەفتاری گۆڕاوە، زمانی نەوعێترە. ئێستا ئینگلیزی فێرە بن ئۆکەی باشە، بەس عەقڵی لە دەسەدا ئەبێ زمان فێر بێ لە بە شێوەیەکی واقعی، نا بە شێوەیەکی خەیاڵی
کە بەرمەجە کرابێ. زۆر باش لە ماوەکانی ڕابردووە ئەنیمەیشنێک زۆر قسەی لەسەر کرا بابەت پێم وایە بەرنامەیەکەی مناڵانە ڕۆبلۆکسی ناوە ڕۆبلۆکس ئەو شتێک کە باست کرد بابەتی ئیلحاد و هەست دەکەم لەوەیە تۆز جێگەیە بێتەوە ئەو بەرنامەیە گەر تۆزە شارەزایەتە بێ لەسەری بۆچی با زۆر باسییانەکریان ناوێ مناڵان بەکاری بێن بۆ شێوەیە بوو بەرنامەکی ئێستا باس ڕۆبلۆکسەکەین بەڵام پاپایەکان و ئەنیمێشنەکان تری بەعام ئەو شتانەی تێیە بەڵام دایک و باوک چونکە بە بەردەوام وەک مناڵەکە سێری ناکەن سێ مەقتایەکەکەن وەلێن تاوا با سێرکا بۆ خۆی ئەوان نازان چی ڕوئەدا چی عەقیدەتێکەکەنە ناو ئەو مناڵە نابەس لەبەرەوەی ئێمە ئیسلام و وڵاتی ئیسلامی نا وڵاتانی ئەوروپا دیراسەتی زۆر کراوە کەنیسەکان زۆر دەورەیان داناوە تەوعیان داناوە بۆ خەڵکەکە لەبەرەوەی تەئسیری لە عەقیدەتی مەسیحیشەکە تەئسیر لە عەقیدەت خۆیانەکە لەبەرەوەی ئەفکارێ دێنن نامۆیە ئەفکارێ ئەکەنە ناو ئەو جیلە کە طەبیعی نییە نابەس ئیلحاد بوذی یان چەند طقوسێک هەیە یعنی شەیتانیە طەبیعی نییە ئەوانیان فێرەکەن بەلا وعی مناڵەکە هەست ناکا و ئەچێتە ناو مێشکی لەو ڕەنگ و شتە جوان و سورعەتە تەئسیر هەمووی لە مێشکەکە بەرنامەی ڕۆبلۆکس مناڵ کە سێرێکە ئەعتیادیە بێ لای مەبدەئی نامێنێ ئەعتیادیە بێ لای دزی ئەعتیادیە بێ لای کوشتن ئەعتیادیە بێ لای لەبەرەوەی بەرمەجە ئەکرێ ئەوەنە سێرێکە هەستەکە ئەو شەخصیەتە خۆیەتی مناڵ توندوتیژە بێ بۆ توندوتیژە بێ مناڵەکەم کە تەقەموسی شەخصیەتی ئەو کەسە خراپەکەکە کە لەو مناڵی ترەدا ئەو هەست بۆ مناڵە ناکە وا لێدا ئەو هەست بۆ شەخصیەتەکەوە ئەو فعلی ئایدڵایزی کرد کە ئەوەی کرد ئەوە ئینسانیەتیشی کەمەکە مەشاعری کەمەوەکە یعنی کاریگەرێکە مجتەماعیە بەس زەرەرەکە لەو دایک و باوکە نادە لەو عایلەیە نادە لە مجتەماعیدا هەمومان ئەو مناڵە دێتە ناو سکولێک مناڵتری لێ ئەوە سکولە ئەوانش تەئسیریان لێەکە مامۆستا ئەو ترێسکەوە بەکارهێنانی موبایل و زۆر تەماشاکردنێ تیڤەکان و ئیتر ئەم یاریانەی کە هەندێک ناویتان هێنا و زۆرێکی تریش هەن بەجەر لەوانە ئەمە واکاتەوە منداڵە تا ڕادێک گۆشەگیر بێت ینی ئێمە ناڵێن ئۆتیزم ئەڵێن گۆشەگیر ئەڵێن وای لەو منداڵاکەت کەسێکی کۆمەڵایەتی دەرنەچێ بە سروشتی مرۆڤەکان ئێمە کەسانی کۆمەڵایەتین تێکەڵ ئابێن بە گروپ ئەژین کەواتە پێویستە لە سیفاتی شخصیەتی ئەو منداڵەیە هەبێت بەڵام وردە وردە ئەبینی کە منداڵان گۆشەگیرن هاوڕێیان کەمەوەکو جاران نییە ئەتوانین بڵێن ینی ئەو کاتە زۆرەی کا دایک و باوکان ئاگیان لێنێ و منداڵە تەماشایەکە ئەو هۆکارەکەیەتی کاتەکانیان بۆ کەم بکەینەوە یاخود چارەسەر چییە؟ مناڵ وەک پێتم وت تەقەموسی ئەو شەخصیەتانەکە ئەچێتە ناو ئەو عالەمی خەیالی کە چووە ناوی و بەرجمەجە کرا و تەقەبولی کرد تەقەبولی عالەمی واقع ناکە لەبەرەوەی ئێمە نەوعیترین شتێترە بینێ چییەکە حەزەکاتە بڕاتە ناو ئەو شاشەیە ئەمیش بۆ وای لێ هاتووە لەبەر ئەو کاتە زۆرەی وا دائەندرێ لە پێش مۆبایل ئێستا لەم وەزعی زەرفەی ئێمە دایک و باوک ئیشەکە زۆربەیان مۆزەفن یان دایک هەیە لە ماڵشە کێشەی تری هەیە نەفسیەتی تاوانیە ئەم مناڵەش تااقەتی هەیە ئەیەوێ دەریکە بەچی ئەبێ بجوولێتەوە ئەبێ هەرهاری بکە ئەبێ شت بشکێنێ ئەبێ یاریکە چی ئەکەن بۆی ڕایگرن تەلەفۆنەکە دەنەدەسی تەلەفۆنەکەش بەرنامەج و ئەفلام کارتۆنی ئەنیمێشن وایان داناوە کە دەماغ ئەو مناڵە ئەبا سەڕە بێ ئیتر سێرەکە بە سەعات بە 2 سەعات من باوکو دایک هەیە پێمیان وتووە مناڵەکەمان تا سەعات 3 شەو دانیشتووە لەسەر تەلەفۆن ئەمە ئازایەتی نییە ئەمە شتێ باش نییە ئەمە قابلیەتی مناڵ نییە ئەمە شتێ زۆر خراپە کاریگەری بەسەریە بێ بۆ دوا ڕۆژیش تۆ ئەم دایک و باوکە کە ئەگاتە 15 ساڵ ئەو مناڵەیان 16 ساڵ ئەو کاتە ناتوان چاکیکەن ئەبێ تااقەتیان دانن بۆ ئێستا نابەجێ بێنن لەسەر مۆبایل ئەگەر بڵێن کاتی ڕاستی تەواو دروست بۆ مناڵ ئێمە بیرمان بێتەوە لە مناڵی خۆمان ئێستا من بە مناڵی کە ناڵ هەبوو ڕۆژی 40 دقە ئەفلام کارتۆنمان هەبوو 40 دقە هەموو ڕۆژ بۆ 2 بەیانی من چاوەڕێمە کرد کە ئەو مسلسلە دەرچێتەوە
بیرشم دێت چل دقە بوو دوای ئەوە یەکسەر بۆ ناو مناڵ ڕامانە کرد ژیانی طبیعی ئەو چل دقەیە هەرچی سێرمان بکردایە تەسیری لەمان ناکرد بەو چل دقەیە ڕۆژی یەکجا بەرمەجە ناکرێن من تەسیر ناکە هەرچی ڕووبدال ناو ئەفلام کارتۆنەکە وەڵام مناڵی ئێمەوەی من لە بیرم بێ هەمووی هەر گراندایزەر و ئێمە تۆمۆجیریمان هەبوو ئەتیادی بوو ئەم بامبۆ هەبوو زۆر باش کالیمێرۆ هەبوو بەڵام تەسیری لەمان نەکرد بە خراپی بە نەریتێکی باش پرسیارەکەیە لەوانەیە ئێستا دایک و باوکان سەیری ئێمەکەن بڵێن ئێمە چ نیشانەیەکی تایبەتەیە کە لە منداڵەکەمان تایە دەرکەوێ ئێمە بەو نیشانەیە بزین ئەم منداڵە سەری ئەنیمێشن و فیلم کارتۆنێکی کردووە کە خراپ بووە و کاریگەری لەسەر دروست بووە ینی مناڵەکە چ نیشانێکی تیا دەرەکە جوزام تووڕابێ شتە شوێنێ چۆن هەستی ئاعرازی هەیە ئاعرازی زۆر وازەحشی هەیە من وەک کەسێکم دەرەوەی عایلەکە کە مناڵەکە ببینم ئەزانم سێرە شتانی کردووە یان نا یەک زمانی ئەگۆڕدرێ دوو تەسەڕوفاتی ئەگۆڕدرێ تەسەڕوفاتی عادات و تەقالید ئێمە نییە یعنی دیارە حرەکاتشی سەریع بێ دانان شێلەجێ ئەوانە تەشخیصی ئۆتیزم زۆر تێکەڵ بووە ئەم مناڵانە ئۆتیزم نین ئەم مناڵانە بەرمەجە کراون ئەبێ دەرکرێن لەنا ئەو بەرمەجێ ئەگەڕێتەوە طبیعی من تەجروبەم هەبووە لەگەم مناڵ گەڕاندومانەتەوە طبیعی زمانەکەی لە بیر چوە یعنی ئەو زمانی فێر ببوو تا قسەی پێ ناکە ئۆتیزم شتێترە ئەوە حالەتی مەرەضیە نەوعەترە بەس ئەمە ئەم تێکەڵبوونە بە هەموو ئەو نەوعانە ئەوترێ ئۆتیزم ئەو ئۆتیزم نییە حرەکەی زیادە بێ ئەو مناڵە هەست ناکە خەلەلی هەیە ئەو مناڵە شتێکی بینیە و تەقلیدێکە ئەوە طبیعیە لە مناڵە طبیعیە بەس ئەو شتەی پێ بشاندراوە ئەوە غەڵەتەکەیە ئەوەی لێ سەحب بکەن ئەو مناڵە تۆ سۆزە چاکەوە بێ وەک چۆن ئێمە خواردنش تەسیر لە مناڵەکە ئەو نەوع خواردنی وای خوا تەسیر لە مێشکێکە جوولەی زۆر ئەوە ADHD نییە جوولەی زۆر ئەوە هین بەرمەجەکەیە واوەری کردووە لە شاشەکان سێرەکەی تەرکیزی کەمە سێرەکەی قسەکەی لەگەڵی ئەو لە عالەمێترە یعنی ها ئەوەنە سێری کردووە بەرمەجە ئەکرێت دەماغی مناڵ وایە خۆی خەلەلی تێ نییە بەڵام ئەو شتەوای لێ کردو یعنی ها زەرفی خارجیە ئەمە وەک نەخۆشی نابێ ئەوە بە سلوک و ئەسلوبی ژیانی بگۆڕدرێ چاکەوا بێ مۆستا خاڵێکی تریشە زۆر گرینگە هەڵبژاردننی ئەو ئەنیمیشنانەی کە ئەو منداڵە تەماشایەکە یعنی ئەگەر سێری ئەنیمیشن و ئەنیمێ کۆنەکان بکەیت ئەو ڕەنگانی تیا بەکارهێنرا زۆر ڕەنگی سادە و هێمن و ینی هین ناتوانین بڵێکەوە دواتر بێتاقەت تێگر کە پێست بە دۆپامینی تر بووە و ئێستا کە چۆن وامان لێدێ ئەین تەماشایم ئەنیمیشناکی پەلەپەر تەماشای دانی کتێرەکێک سەر موبایلەکە سەیری ڕێڵسەکەی نە ئارامیە کردی تۆ خۆشەتیانی تەنانەت لە مامەڵەتکردن ئارامە بوویتەوە بە هەماشەوە لەگەڵ هۆشە ئەو میوزیکانی کە چای بەکارەهێنرا بە هەماشەوە ئارامکەرەوە بوو ینی ئەوەندە خێرانە بوو ئەوەندە زەق نەبوو ینی شێوەیەکی گشتی کەسانێکی هێمنی لێ دروستە کردی بەڵام ئێستا ئەو منداڵە تەماشایەکە وەکو خۆتە دواتر هەڵەسە یەکسەر شتێکەدا بزەویەکەیە توزانم لە براکەی ئەدا لە ڕەفیقەکانی تو ڕابێت و بم شێوازە ینی هەڵبژاردننی ئەو فیلم کارتۆنانە تاکو چەند ئەرکێکی گەورەیە لە سەرشانی دایک و باوک کە پێشوەختە خۆیان تەماشای بکەن ناوەڕۆکەکەی بخوێنەوە بزانن کە باسی چییە کە چ پامێکی تایە ئەو میوزیک و ڕنگانی پێچای بەکارهێنراوە گونجاوە ئەو مەلاحەزەیەت زۆر جوانە کە ئەلەی ڕەنگی هادە و میوزیک هادە وا لە بەشەرەکە وا لە مناڵەکە هێورەکاتەوە ئەوەی تر تونند و تیژیەکە ئەمانی وا دروستیان کردووە خۆی دراسەتی ئەوەیان کردووە ئەمانە هەمووی سایکۆلۆجی مناڵیان خوێندووە ئەزان مناڵ چی لێ دێ بەو شتە ئیسە زیاتر تەرکیزیان لەسەر ڕۆبلۆکس شتی تونند و تیژ شتی کە عەقیدەتە گۆڕدرێ ئەوە تەئسیریان لێکە ئەمەی تۆ ئەیلێ مەسەن ئەوجا ساندرێ لەمان هەبوو خۆی یان پرنسس و ئەوانە خۆی هادئ دەکاتەوە شتەکە خۆشە و پینکی تێیەوە بەڵام ئەوەش کاریگەری هەیە لەسەرت وات لێەکە لە خەیاڵ بژەی وات لێ ئەکا کە چەندها کت دانشێ لێ خۆزگە ئەو دارم هەبایە ئاسە سەحرێکە ئاها و ژیانم بگۆڕدرایە ئەو خەیاڵانت ئەداتێ في كل الحالات لە 40 دقە زیاتر نابێ لە ڕۆژی مناڵ سێرکە
ئەگە هێوری کاتەوە یان میوزیکی ساخبشی تێبێ باشترین وایە ئێمە سەیف سایدەکە بگرین لەوەی بگەڕین لەبەرەوەی ئیستا گەڕانن زۆر زەحمەتە بە دوای شتی باش لە ئەنتەرنێت کۆنتڕۆڵ نییە ئەوەنێ ئەتوانی کۆنتڕۆڵی مناڵەکانمان بکەین کە 40 دقە زیاتری نەدەینێ تاوە سێرچیەکە نابێتە بەرمەجە هیچ کێشەی نابێت دوایەوە ژیانی ئەتیادی دایکەیە لێل من لە ماڵم بۆ مناڵەکەم بنێرم بۆ ئەکادیمیەک یان بینێرم بۆ دەورێ یان بینێرم بۆ ڕەوزە ئەو مناڵانی واژێر تەمەن سکۆلن تۆ تااقەت ئەوەت هەیە یاری لەگەڵکەی ئەو مناڵە تااقەتی دەرکەی ئەگە تااقەتی ئەوەت نییە بینێری باشە لەوەی ئەو مۆبایلی بدەیتێ ڕەوزە و حەزانەکان زۆر خراپە تەلەڤیزیۆنیان هەبێ تەلەڤیزیۆن بۆ ئەو تەمانە یعنی جەریمەیە نابێت یعنی تۆ سیرێ زۆر گەورەی هەیە ئێستا ڕەوزە و دانگەکانی بۆ ئەم شارێ خۆمان زۆریان تەلەڤیزیۆنیان تایە بەڕاستی یان پێ دوایە نابێت تەلەڤیزیۆنی تایە ڕقابە نییە تەلەڤیزیۆن زۆر خراپە من وەک دایک و باوکێ کە ئەم مناڵە ئەبەمە جێیە بۆی ژیانی واقعی بژێ بۆی فێرشت بێ بۆی هیلاگ بێ ئەو تااقەتی دەرکە من لەوێ بیبەمە ئەوێ و ئەوان لەوێ داینیشێنە پێش تەلەڤیزیۆن دەماغی سەرکەن هیچمان نەکرد خۆ لە ماڵ دانیشێ و تەلەڤیزیۆنی بۆڵکە لەبەرەوەی تەلەڤیزیۆن و مۆبایل بیدەیتە هەر دانیشە و مناڵە تاو ناجوولێتەوە لەبەرەوەی ئەیبا ئەو هەموو دەنگ و میوزیک هەیە زۆر خەتەرە میوزیک هەیە لە ناو ئەفلام کارتۆنەکان خۆیان دایان ناوە بۆ ئەوەی مناڵەکە تووشی ئیدمانکە ئەو مناڵە ناتوانێ واز لەو ئەفلام کارتۆنانە بێنێ ئێمەش ئیدمان تەلەفۆنی لێ دەرکەی شێتێ باشە ئەوەنە بەخۆتە ئەو جێگەی پرسیارە ینی ئەم کۆمپانیا گەورانە بۆچی ئەمە بۆ شێوێ دروستەکەن ینی بۆ نمونە کەسێک هاتووە ڕۆبلۆکسی دروست کردووە ینی ئاماژ لەوە چیە هیچ ڕقابەیەکی چوزان دووەلی نییە لەسەر ئەو بابەتە ینی ئامان زۆرە هەیە ئەوێ ئەم جیلە بەرەو جەیەک ببە هەیە هەستەکە کە ئەبێ کۆنتڕۆڵی شت بکەن ئێمە ئەلین بۆچیانە ئامانجیان چییە ئامان زۆرە لەو شتانە بزنزیش دەورە بینێ تو ئەگە ئەم مناڵانە ڕۆبلۆکس نەسەن و نەیبینن ئەی ئەو کۆمپانیانە بزنسیان نامێنێ دوو هەدەفیان هەیە هەم تیجارەکەیان ئەڕوا و لەلایەترەوەش ئەو مناڵانە هەستیان نامێنێ بەشەریەت ئینسانیەتیان نامێنێ ئەمە زۆر خەتەرە تۆ مناڵێ لە 2 ساڵ بەسەرەوە چەقۆیەکی ئەدەیتە تیژیش بێت چەقۆکە نایدەیتی ئەترسی وەنیە بە دڵنیایەوە ئەلێ شتێکی لێ دێوایە ئەی چۆن ئێمە ئەم مۆبایلە ئەدەینێ بێوەی کۆنتڕۆڵ بزانین چییە سێر چیەکە وەختەکە چەندێکە هیوادارم دایک و باوکە بگەڕێنەوە بیرێک بکەنەوە لەم شتە ژیان ئەوەندە خێرا بووە لە ئێستایا سەرجەمەکە دایکان باوکان زۆربیان هەردووکیان کاریان هەیە و پیشیان هەیە وای لێ هاتووە کە منداڵەکانیان بیر چووە و منداڵەش 2 ڕۆژی تر کاتێک کەسایەتێکی خراپی ئەبێت یاخود نامویە بێتە و دایک و باوکە ڕەنگە هەستکەن کە قسووریان کردووە کەم تەرخەم بوونە لە 2 ڕۆژە بەڵام و کاتەش کار لە کار ترازاوە بەداخەوە بەڵام ئێستاش یەکێک لەو ڕێگە باشانەی کە ئاماژەت پێک لە داینگەکان یاخود لە ڕەوزە و حەزانەکان ئەوەیە کە شوێنێکی باشی بۆ بدۆزیتەوە ینی شوێنێک بێت بتوانیت لەوێانە قەرەبووی هەندێک لەو کەم تەرخەمەی تۆ کە ڕەنگە کەم تەرخەمەت بەرامبەر بێت لەوێانە قەرەبووی بکەیتەوە ئەکید ئێمە سیستەمی ڕەوزەشتمان وەک سیستەمی وڵاتانی تر نییە هەتا وڵاتانی عەرەبی سیستەمیان باشترە لە ئێرە لەبەرەوەی ئەو تەوعیە نییە مناڵ کە دایکی تا سەعات 3 موظفە تا سەعات 4 ئەو مناڵە چیە فێر قەواعد و ئێتیکێت و خواردن و دانیشتن و هەر تەعلیم نییە شتەکە ئەبێ ئەو ڕەوزە و داینگانە ئەو سیستەمان هەبێ کە یارمەتیدەری دایک بن دایکش ئەبێ ئەوە بزانێ کە ئەم مناڵە بباتە جێیەک ئەوە تەلەڤیزیۆن مەمنوعە یعنی هیچ نابێ ئەوە جێی ژیانی ئیجتیماعیە جێی ژیانی تێکەڵاوە واقعی کێشە قەیچێکە بەڕوبەڕوو کێشە بێت و حەل بێت و ئەو ئەی تەعامل لەگەڵ مامۆستاکەی هیچی نابێ تەعامل لەگەڵ خەڵکی غەریب سترێنجەر تەعامل لەگەڵ ئەوە هەمووی مەهارەتە دروستێکە
خۆشتەکە اعتیادیە سێرەکی ڕۆتینی قساکەن و ئەڕۆن و دێن و توش کێشابن بەسەوە هەمووی مەهاراتە. شێمەخان بابەتێکم بیرهاتەوە ڕەنگە زۆرۆمان بینی بێتمان هەندێک لەو داینگە و ڕۆژ و حەزانانی کە هەن لە پەیجەکانی خۆیان ڤیدیۆ بڵاوەکەنەوە کە دیجیان بۆ داگرسان بۆ منداڵانە گۆرانی هەندێک گۆرانی گەورەن ینی بۆ کەسانی بۆ تەمەنە نابێت هەر ئەوەندە لەیانە بخوان سەماکەن ئەوەندە ینی ڕۆشتینە بۆ ئەو ئەکتیڤیتیەکانە کە لە ئەنجام بدرێن. هەتا ئەو گۆرانیانە ئەبێت تعلیمی بێ، ئەو فعالیاتانە ئەبێت تعلیمی بێ. لەناو ئەو تعلیمیە کە مناڵەکە وەک مامۆستاکە دەستی ئەجوولێنێ ئەوەش ئیلتیزامێکە بۆ مناڵەکە. بەڵام هەر گۆرانیەک و هەڵبەزنە و هەمووی غەزە لە گۆرانیەکان ئەوەی کە بۆیان نالێم ئەبێ کەلیماتشی تعلیمی بێ لەبەر ئەو مناڵە وەرێگرێ بۆ تعلیمەکەی نەدەمێ ئەو کەلیماتانە ئیسپادەی لێ بکەم. ئەمە سیستەمیەوێ. بابەتی میوزیک کاریگەری هەیە بۆ پێویستە مناڵەکان تاوان با ئێمە جای بکەینەوە ینی مناڵ هەتا تەمەنی 5 ساڵ 6 ساڵ مەبەستێتەوە نییە میوزیکەکانی کە گوێ لێبێ باشترە خێرا بن یا میوزیکی هەیە من لەسەر خۆ بن حەسەب خۆی هەردووکی کاریگەری هەیە. مناڵ هەیە خۆی بە تەبیعەتی کوژاوەتەوە یعنی هادئە ئەو مناڵانە میوزیک بەسەر گەورەش یعنی تۆ ئێستا ئەوەنە گەورەی میوزیکێ خاوت بۆ ئیش پێ بکەین لەوانەی خەوت لێ بکە. مناڵ بۆ مناڵیش فەرقەکە فەئەبێ اتیزان هەبێ نابێ بەس میوزیکی هین و نابێ ئەسڵان من پێم وایە بەس تعلیمی و تەواو ئیتر جۆی لە هیچ میوزیکێ نەبێ لەبەری میوزیک بەسەر کەسی گەورە ئەهێنەکە کاریگەری ئەبێ. ئەوەی زۆر گرنگ بوو بەڕاستی لە مامۆستا شەیما و باسی ئەومان کرد کە نابێت دایانگەکان و ڕۆژەکان هیچ جۆرە تەلەڤیزیۆن و مۆبایلێک بەکاربێنن ماوەی مناڵان کە سەیرەکات چل خولەک بێت لە چل خولەک زیاتر نەبێت لەوە زیاتر بێت کە کاریگەری لە سەریانە بێت. هەندێک جۆری یاری هەیە بەڕاستی وەک ڕۆبلۆکس و ئەوانش بە موشەیە قەدەغەن. خاڵێکی ترماوە مامۆستا شەیما تۆ باسی کە یاخود ئێمە پرسیارمان نەکرد بێت دەربارەی پەیامێکی کۆتایی دەبێ فەرموو. بەس هیوادارم دایک و باوکە ئەوە بزانن ئەو ڕاستەیە کە ئەم شتانە خەتەرە وەکەوتە قۆتیژەیە و ئەیدیتە دەسی دوای 16 ساڵ و 17 ساڵ ئەم مناڵە چۆن دەرچوو گوناحی مناڵەکە نییە گوناحی دایک و باوکەیە نە زۆر ڕووی بدەرێ و نە توند و تیژبان نە قەدەغەشی کەلەی بە شێوەیە لێ سەنی نابێ بڵێ بێنە نابێ ئەو مناڵە زیاتر تەعەلوقە بێ ئەبێ بە شێوەیە لێ ڕاکێشی ئەو تەلەفۆنە یانە و ئایپادە کە مناڵەکە هەست نەکە ئەمە مەمنوعە و لێ سندرێ ئەو نقطەیە زۆر مهمە ئەبێ بەو شێوەیە دەست پێ بکەن ڕاکێشن لێن. مامۆستا بەخێر هاتی جا پێم وا بێت پێیجوشتی خۆشت هەیە ڕەنگەم گەر هاتوو بینەران بتوانن سوودێ لێ وەربگرن. وەڵڵاهی حەزمە کرد ئەو شتە عینی بە سورعەتی ژیان ناگەم ئێرە ئەم شارە ئێمە باسکەین پێویستمان بە کەسانێکە ڕێنمایی زۆر بەڵاوکەنەوە بۆ خێزانەکان بابەتی خێزان ئیهمال کراوە عایلەکان کێشەی زۆریانەیە لەگەڵ مناڵەکان نازان تەعاملکەن لەگەڵیان لەبەرەوەی هۆشیاری نییە لە دەرەوە نە کەناڵ و نە رادیۆ و نە یعنی زۆر جەختیان نەکرێتە سەر ئەو شتە ئەوە هەبێ زۆر باشە دایک و باوکێ نازان لە چێ پرسیارکە ینی کە دێن لە من پرسیارەکەن ئۆکەی ئەوانە منیان ناسیوە بەس خەڵکتر من ناناسە یان نەهاتووە بۆ لای من لە چێ پرسیارکە و لە چێ ڕێنمایی وەرگێت. درست بەخێر هاتی مامۆستا خۆشحاڵ بووین گفتوگویەکی پڕچێژ و پڕزانیاری بوو. زۆر سپاس.